ئازیزان ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر بێ. سڵاوی ئاسۆ جەبار و هاوکارم ساڵح دەمیجەرتان لێبێت. شاد بووینەوە بە دیدارتان لە بەرنامەیەکی دیکەی کورد کۆنێکشن لە واشنگتن دیسیەوە. هاوکات پەخشەکەمان دەچێتە سەر کەناڵی NRT و لەسەر جەم سەک و میدیاکانی دەنگی ئەمریکاوە دەتوانن بینەرمان بن. ئەم کورد کۆنێکشنە ئیرۆدا ڕوونی دیدن سەر ڕێگەلێک مژارین گرێدایی ئەمریکا و هەرێمە و جیهانێ دەناودەژی ئامادەکاری و ڕاکێشانên دەموکرات و کۆماریان ji bo hilbijartinên nîvdemên mehabê pêvajiyên dawî li Îranê axaftina Erdogan li Diyarbekir û bersiva Demirtaş bo wî û hin mijarên din jî. هەر لە بەرنامەکانی ئەمڕۆدا باز لە دوایمین پێشهاتەکانی ناوچە کوردنشینەکان و باکووری ڕۆژهەڵاتی سووریاش دەکەین. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن gelek caran tekezî li ser pêwîstiya beşdarbûna dengdaran kir dê civîneke vê dawiyê de bi 6 ciwanên çêkerên guhertinê re ku têda mijarên cûrbecûrên girîngên hilbijartinan gotûbêj kirin. Dê civînê da mafê ji berxwebirinê, mafê hevregezxwazan, çaksaziya dadmendiya gunehkariyan, ئەولەهەیە چەکان، نەسەقامگیریە ئابووری و پرسکرێکا کەش و هاوایە هاتن گوتوبێژکردن. بایدن تەکەزی لەسەر پرانیەکە هەندێکان نهایە دەموکراتان دە سیناتۆیەدا کرد و بانگا بەشداربوونا دەنگدێران دە هەلبژارتنên nîvdemên bêdekir û got dê sozên xwe li ser mijarên sereke bi cih bîne eger piştgiriya wê di Kongresê de bibe. Wê got deng bidin me tenê pêwîstî bi du demokratan heye di Sînatoyê de hilbijartinên nîvdem di heştê mijdarê de dibin. بەڵێ هەڵبژارنەکەی کۆنگرێس هێندەی نەماوە. کۆمەڵێک پرسی گرنگ و هەنووکەی بوونەتە سەر تۆپکی هەڵبژارنەکەی نیوەی خولی کۆنگرێس. پرسی لەباربردنی کۆرپەلە و پرسی کۆچ و کۆنتڕۆڵکردنی هەڵگرتنی چەک. بەڵام بەپێی ڕای شارەزایان پرسی ئابووری و بژێوی ژیانی هاوڵاتیان پرسە هەرە گرنگەکەی هاوڵاتیانی ئەمریکایە بۆ تاوتێکردنی ئەم بابەتەش هاوکارمان نەجیب باڵاییمان لەگەڵدایە. نەجیب ئەم کاتت باش. ئەم کاتت باش ئاسۆ. هەردوو پارتە سەرۆکیەکەی ئەمریکا زۆر بایەخ بەم هەڵبژاردنە دەدەن. هۆکارەکان چین؟ ئاسۆ وەک دەزانیت و وەکە سەرۆکی ئەمریکا خۆشی گوت و هەردوو جواتان کۆنگرێسیدا هەم جواتان وێنەران و هەم جواتە سیناتوراندا نزیکاتیە gelek نزیک هەیە. یعنی یەک دوو سیناتۆر یان jî çend hejmareka ya nûêneran dikare kontrola hem Kongresê û hem jî encûmena ya sînatoran bike. Ji ber wê yekê Biden bixwe roja pêşembe diçe Filadelfya ji bo piştevaniya berbijarê demokrat John Fetterman û alîkariya madî û alîkariya dengdana û piştevaniyê ji bo wî kom dike ji bo ku sînatorê yê demokratan derkeve. Her wisan li Georgia jî li hember demokratan ku kandîdekî pêstreş heye komariyan jî teman demê da berbijarekî pêstreş helbijartiya ji bo ku bihê hemberî hev ji ber ku ev wîlayetên weke Georgia, Pennsylvania, Nevada û Texas ev wîlayetên yek alîkerin de helbijartinên yên Amerîkada. Her wisa giringiya din ecendaya Biden e. Ji ber ku Biden ecendayeke berfir heye hem ya navxweyî Amerîka û hem jî ya siyaseta derve. Em dizanîn ku pirsa herêma Hind û Pasifîk di desthilatdariya niha ya Joe Biden da gelek giringî pê hatiye dan. Pirsa Taywanê ye, siyaseta bi Çînê re, siyaseta li hember testên yên mûşekên Kurya Bakur, rewşa li wê derya Çînê ya Başûr. Ev pirsa hemû her wisa girêdayî wê ecendaya taybet û alîkariyên ku ji bo Ukrayna diçin
پرسك يعني ناكو جبارة نابرا كوماري وديمقراطيان داد وان هالبجارتنان دا هل بدقل خالندن ين ياساي ين جبربريني ين بشتوانيا خورتان ين رجز جوهزان هنا افهمي رول خود بينن بله نجيب هلبت اما برسياري اوبكم دنگداني پیش وقت گيشت شو آسو دنگدانا پیش وقت وقت دزانی کو 24 مه یعنی دوشنبه در بازبویی دست پیکر بون و اوی بردوام ببن حتی کو 4 مه و روزا 8 مه 8 مجداره و هل بجارتنین گشتی چه ببن هل بدوینا بریدا جه 24 حتی کو 4 مه دنگدانا پیش وقت الگور راپرسی و او انجامن حتی نها درکتین جهند ولایتان تيغوتن كو اقبالك مازن يان كو داخوازك مازن جبو دنگدانه هيا اگر همبر بكين لقل هالبجارتنين پیش وقت ين ميترما انجي نيفدما 2018 دبجكو هما باراليل يعني لقل هفد مشن حتى انها زيدتري 6 مليون دنگا دانا اول سهونه ولاياتان دنگ بهنا دان وانجام دمكي بشتيكو هالبجارتنين گشتي چه ببن و دركبن بله سپاس نجیب سپاس بوش پرانیا نخوشخانه امریکا جه کانال ای بی سی نیوز را دبیجن که هجماره که زیده بونا ویروس گریدای هناسکیشان لناو زاروکان دبینن راپورتا مونا کوسر عبدی یا ای بی سی آگاهی بهتر هنه. لسرانسری امریکا دکتر دبیجن او دبینن که نخوشین زاروکان زور دبن ین وگه نخوشین هناسدان RSV و انفلوانزا لگور TDC نخوشین وگه انفلوانزا رنگ پتر کاریگری لسر زاروکن 5 سالی و بچیکتر هیا ام نکنه بیتر ویروسان دبینن ام وان زودتر جدم سلا سرما و انفلوانزا دبینن برپرسن ساخلمیه دبیجن دم خلق کمترین ماین خوب پاراستنین کووید 19 وکیل برکرنا ماسکان جدیر کفتنا جواکی جیبه جد گن نو کپتر نخوشین دی بلافت بن دگر هاتن آورز انفلوانزای رنگ دهمان دم داد سه نخوشین دین هناسدانین زاروکان در کون RSV و انفلوانزا و هلبت همی گوان نگرانی هیا دگر هاتن آورز زوستانی و در کفتنا جورکانی یا کووید 19 نشان نخوشین هناسدانا بلسیان به زحمت با آف کفتنا دفنه شین بونا پیستی و گوهاری نسر و جوان همین نشانن که بونا اکسیجینه و هر وصا هشک بون و که هشک بونا دویو که بونا خطر کرنا زاروگان بکمی نخوشخانه 43 ولایتان گوت یا ABC گو اوان هجمارن زور نخوشین انفلوانزا و RSV و نخوشین دی بربلاف هنه اف جوره که گریدای زاروکان هرج دستپیکا پاندامیه و هلبت ام همو با جاوید دین لیکن ویفر لدر وی دالت تجید گوسه نخوشخانه نیزیکی و تجیبون دما گوه کره خوی تنگه نفس هی توشی RSV بوی بریا نخوشخانه از شپرزه ببوم و دگریام اوه هستکه ترسناکه دنزانی دوی دمی داوی چه رو بده لداویه برا نخوشخانه زاروکان یا کوک لفورت ورث جهه که دختورین زاروکان روژه 300 نخوشین RSV چاره سر دکن. اوه بلندترین هجمارا هر زیده یا نخوشین RSV یا کومن دیتین. برپرسین ساخلمیه دبیجن که او خو آمادت کن بو پتر کرنه اوه که ماهیه او بو نخوشین زیده پید وی هی. جبو راپورتامونا کسار عبدی هاتین مای دنگ امریکا. شەو یەکشەمە سەرۆکی ئەمریکا جۆ بایدن و خانمی یەکەم گەڕانەوە بۆ کۆشکی سپی دوای ئەوەی لە کۆتایی هەفتەدا گەشتیان کرد بۆ ویلایەتی دلەوەری زێدی سەرۆک بە ئامادەبوونی هەوادارانێکی بەرچاوی ئەم یاریە خانمی یەکەمی ئەمریکا خاتو جیل بایدنش بە جلی فیلادلفیا فیلیزەوە سەردانی یانەی فیلیزی کرد کە سەرکەوت بۆ پاڵەوانێتی جیهانی بەیزبۆڵ بە ئەنجامی 4-3 لە یانەی سان دیاگۆ پادریس لە شاری فیلادلفیا پاڵەوانێتەکەی بردەوە. دەنگ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب دم پیزانین و نوچه جیهانه.
آجانسا نوچاینا فارس راگهاند کو ایران 10 آجانین کو جبو اسرائیل کار دکرن ل پارێزگا ئازربایجان روجاوا گرتن و آماجه به آجانس استخبارات اسرائیل کرو گوت اف کس به افسر موساد را راست ده پیوندیا ویدیویی ده بون ایران و اسرائیل دجمنین دم دریجن اسرائیل ایران به پشتگیری ایریشن میلیتانین لدجی اسرائیل تاون بارده که ده دمکه ده که ایران ده بیجه اسرائیل جماره کشتنین برپرسین ایران پیک آنینه اسرائیل نوان کریاران رد که و نجی پشت راست که فارس گوت وان اتومبیل و مالین کسین گریدای دزگهین اولکاری شوتاندن و پره ورگرت بون جبو کشاندنا وینیان و شاندنا وان بو آجانین موساده. بله میدیاکانی ئێران بڵاویان کردەوە ژەنەراڵێکی باڵای ئێران کە لەلایەن یەکێتی ئەوروپاوە سزای بەسەردا سەپێنراوە بەهۆی ئەوەی کە گوایە فڕۆکەی بەفڕۆکەوانی دابین کردووە بۆ رووسیا بە شێوازێکی گاڵتەجارانە بە یەکێتی ئەوروپا دەڵێت ڕێگەیان پێدراوە سەرجەم مڵک و ماڵ و سامانی ژەنەراڵ محەممەد حوسێن باغری لە بانکەکانی جیهان دەستنیشان بکەن و دەستی بەسەردا بگرن. بۆ کڕینی خەڵوز بۆ هاوڵاتیانی ئەوروپا بەکاری بهێنن زستانێکی سەخت لە پێشە بە سەروەت و سامانەکەی خەڵوز بکڕن بۆ زستان کیف و هاوپەیمانە ڕۆژئاوایەکان مۆسکۆیان تومەتبار کردووە بە بەکارهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوانی دروستکراوی ئێران لە هێرشەکانی چەند هەفتەی ڕابردوودا بۆ سەر ئۆکرانیا تاران ڕەتی دەکاتەوە کە چەکی بۆ مۆسکۆ دابین کرد بێت بۆ ئەوەی بەکاری بێهێنێت لەم شەڕەدا. پیودار وزارت درویه ایرانی روجا دشمه گوت که امریکا جبو نووجاندن ریکفتن ناوکی سال 2015 به اراده سیاسیه. پیودار وزارت ناصر کنعانی ده کنفرانس که روزنامه‌وانی تلویزیونی ده گوت ام جبو گوتوبیجان ناکن ایران جبو نووجاندن ریکفتن ناوکی سال 2015 آماده لخویای واشنطن اراده سیاسی نینه. هەروە دێ و خۆپشاندانە ناڕزایەکانی هاوڵاتیانی ئێران بەردەوامە هاوکاتی هاودەنگی و هاوپشتی کوردان و ئێرانیا تارە و گەنشینەکانی ئەوروپا و وڵاتانی جیهان تێکرا بوونەتە فشارێکی شارستانی دژی ستەمکاری و زەبر و زەنگی کۆماری ئیسلامی ئێران بەرزبوونەوەی ژمارەی کوژاوەکان و بریندار و دەستگیرکردنەکان و بڵاوکردنەوەی چەندین راپۆرتی ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ لەو بارەیەوە بەڵام نەبوونەتە خامۆشکردنی ناڕزاییەکان. سەبارەت بە دوایمین زانیاریەکان هاوکارمان فەرهاد فەلاحیمان لەگەڵدایە لە واشنتنەوە. فەرهاد دوایمین زانیاریەکان چی؟ ئەم کاتتان باشاسۆ بەڵێ هەروە کە من هیوادارم من دەنگی خۆمە بیسمەوە هاوکارانم هەڵبدەن کە چارەسەری ئەو کێشەیە بکەن هەروە کە ئازانی و ئاماژتان پێکرد خۆپێشاندانەکان بەردەوامن بەو دیمەنانەوە هەواڵانەی کە بەدەستمان گەیشتن لێرە لە ناوەندی هەواڵ لە بەشی کوردی دەنگی ئەمریکا ئەمڕۆ دووشەمە زۆربەی زۆری زانکۆکان لە تاران خوێندنگاکانی ئامادەی لە شارە جیاجیەکان و هەرێمە کوردەکان خوێندکاران دەستیان داوەتە مانگرتن ئەمەش دوای ئەوەی کە شەپۆلێکی بربەرین و فراوانی مامۆستایان لە هەفتەی ڕابردووە دەستیان پێکردووە بە مانگرتن لە وانەوتنەوە لە زانکۆکان و لە قوتابخانەکان ئەمەش دوای ئەو شەپۆلە بربەرینەی خۆپێشاندان کە سەرانسەری وڵاتەکەی گرتوێتەوە ئەتوانم بە گشتی ئەو شوێنانەی کە مامۆستایان دوێنێ مانیان لە وانەوتنە گوتووەتەوە ئاماژەیان پێ بکەم لە پارێزگای تاران کە شاری پارانی تایتەخت لەوەیە لە پارێزگای کوردستان لە هەرێمە کوردیەکان یەزد ئەسفەهان و ئەلبورز کە شاری کەرەژ دەکەوێتە پارێزگای ئەلبورزەوە شارێکی گەورەیە لەوێ مامۆستایان دەستیان داوەتە مانگرتن و ناڕۆنە پۆلەکانی خوێندنەوە ئەمەش بەو ئاماژەی بەوەی کە مامۆستایان داوایان لە کاربدەستانی کۆماری ئیسلامی ئێران کردووە کە واز بێنێت لەو سەرکوتە بەرفراوانەی کە بەرامبەر خوێندکارانی زانکۆکان و قوتابخانەکان ئەبێتەوە ئەمەش دوای ئەوەی کە لە مانگی ڕابردەوە سۆزین دوای بەرەبڵاوبوونی خۆپێشاندانەکان خوێندکارانی کچی قوتابخانەکانیش هاتنە نێو خۆپێشاندانەکانەوە و سەرنجی میدیاکانی جیهانیان بۆ لە خۆیان ڕاکێشاوە زانکۆی شەریف یەکێک لە زانکۆ بەناوبانگەکانی ئێران کە لە شاری تارانی پێتەختایە دوێنێ
بووە شوێنی ململانێ خوێندکاران و هێزە سەرکوتکارەکانی ڕژیم بەوە کە ئێستایش ڕایان گەیان کە بەرپرسانی زانکۆکە نزیکەی 33 کەس لەو خوێندکارانە کە چالاک بوون لە خۆپێشاندانەکانی دوێنێدا ڕێگەیان نادەن کە بڕۆنە پۆلەکان و بڕۆن نێو زانکۆوە لەلایەکی درەوە لە کاردانەوە جیهانیەکان ئەگەر باسی بکەین زیاتر لە 608 پارێزەری دادگا و مامۆستایانی زانکۆ بەناوبانگەکانی جیهان و هەروە چالاکوانان لە بوارەکانی مافی مرۆڤ لە نامەیەکی سەراوەڵادا بۆ سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان داوایان کردووە کە بە زووترین کات کاردانەوەیان هەبێ سەبارەت بەو سەرکوتکردانەی کە کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران بەکاری دێنن دژ بە خۆپێشاندەران لە نامەکەدا ئاماژەیان بەو سەرکوتە سیستماتیک و دڕەندانە کردووە کە بەرامبەر بە گەلانی بندەست لە ئێران بە تایبەتی لە هەرێمە کوردیەکان و پارێزگای سیستان و بەلوچستان کراوە کە بۆ ئەوەی کە نەتەوە یەکگرتوەکان بێدەنگ نەبێت و مافی منداڵان بپارێزێ هەروە کە ئازانی ئاسۆ هەتا ئێستا نزیکەی 32 مێر منداڵ و ژێر تەمەنی 16 ساڵ و 17 ساڵ لە خۆپێشاندانەکانی ئێران بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران لەلایەکی تریشەوە ڕابرد ماڵی نوێنەری تایبەتی ئەمریکا بۆ کاروباری ئێران لە دوای ئەوەی کە کاردانەوەیەکی زۆر هەبوو کاردانەوەیەکی نەرێنی زۆر هەبوو لەسەر قسەکانی لە ڕۆژی یەکشەمەکە ئاماژەی بەوە کردبووە خۆپێشاندان و ڕێپێوانە بەربڵاوانەی بە تایبەتی ئەوەی ڕۆژی شەمە لە بەرلین لە ئەڵمانیا کە بە نزیکەی 120,000 کەس بەشداریان تیا کردبوو لەوانەی زۆربەیشی کورد هاوڵاتی کورد لەوێ بەشداریان کردو ئاماژەی بەوە کردبوو کە خۆپێشاندەران داوا لە کۆماری ئیسلامی ئێرانەکەن کە مافی مرۆڤ بپارێزێ زۆربەی چالاکوانانی ئێرانی لەوانە نازنین بنیادی ئەکتەری بەناوبانگی بە ڕەچەڵک ئێرانی بریتانیایی هەروە مەسیح عەلێنژاد ڕۆژنامەوان و چالاکوانی مافەکانی مرۆڤ کە ڕەخنەیان لێگرتبوو لەسەر ئەوەی کە داخوازی خۆپێشاندەرانی ئێرانی تەنیا پاراستنی مافەکانی مرۆڤ نییە لەلایەن کاربەدەستانی ئێرانەوە بەڵکو و ڕووخان و نەمانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێرانە وەڵامی دایەوە لەسەر ئەو ڕەخنانەوە وتی ئێمە ناتوانین نە من بە وتەی ئەو ڕابرد ماڵی نە حکوومەتی ئەمریکا ناتوانین زمان حاڵی خەڵکی ئێران بین خەڵکی ئێران بۆ خۆیان بڕیار ئەدەن ئەگەر نەیانەوێ حکوومەتێکی ئەوە بەسەریانەوە بێت ئەرکی ئێمە وەکو ڕابرد ماڵی ئاماژەی پێکردو حکوومەتی ئەمریکا ئەوەیە کە ئاسانکاریان بۆ بکات بۆ نمونە یەکێک لەوانە ئینتەرنێت کە ئەو ئاسانکاریان بۆ بکات کە خۆپێشاندەرانی ئێرانی بتوان دەنگی خۆیان بە هەموو جیهان بگەێنە ناسۆ. بەڵێ زۆر سپاس فەرهاد. سپاس بۆ ئێوەش. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. هێشتا چەکدارە پەرتەوازەکانی داعش مەترسین بۆ گوندنشینەکانی ناحەی دووسخورماتووی سەر بە پارێزگای سەلاحەدین بەو پێی گوندەکانیان لە شوێنە سەرێکیەکانی داعشەوە نزیکن و جارجارە هێرشیان دەکەنە سەر و شوانەکانیان دەڕفێنن. فەرحان ئیبراهیم یەکێکە لەو گوندنشینانەی ترسی لە ژیانی خۆی هەیە. ژیان لەو ناوچەیی فەرحان تێیدا دەژی ئاسان نییە بەو پێی گوندەکەی تەنها چەند سەد مەترێک لە یەکێک لە پێگە سەرێکیەکانی داعشەوە لە عێراق دوورە کە ناوچەی غەڕە و پەڵکانەی سنووری خورماتووە. سەرباری کوشتن و ڕفاندنی گوندنشینەکان بەڵام فەرحان و هاوگوندیەکانی هێشتا دڵیان لای زێدی باو باپیرانێنە و جێی ناهێڵن. خەڵکی ئەم لێ ناتوانێت تەنانەت بۆ 250 مەتر 300 مەتر لە دیەکەی خۆی دوورکەوێتەوە لە مەترسیەوەی کە داعش لەم سنوورە بەربڵاو هەیە. پێشەوەی داعش بێتە سنوورەکە فەرحان و گوندنشینەکانی تر ژیانێکی سەقامگیر و جیاوازتریان لە ناوچەکەیان هەبوو. بەڵام ماوەی 5 ساڵە گوندەکانی دەوروبەری خورماتوو بوونەتە گۆڕەپانی شەڕی نێوان داعش و هێزە ئەمنیەکان و ژیان لەو گوندانە قورس بووە.
ناوبەناو داعش خەڵک دەڕفێنێت کاتێکیش هێزە ئەمنیەکان کێومەڵی ناوچەکە دەکەن داعش ناوچەکە جێدەهێڵێت و دواتر دەگەڕێنەوە بۆ ناوچەکە. داعش ماوەیە کە باری داراییان باش نییە ینی دوای ئەوەی چەند ئەمیریکیان کوژرا لە هەموو عێراقوانە پشت بەەوە سێکە شوان بڕفێنێ بە مقابلی ئەوەی پارە ئازادی بکات لە سنوورەکە بۆ نمونە لەم دێمان هەیە گوندی دوڕاجی پێشماوەیە شوانێکیان ڕفان 4 دەفتەریان داوا کرد لێ شوانێترمان بوو لە گوندی ساڵایی ڕفانیان ئەوی 4 دەفتەریان داوا کرد لێ. دەوروبەری گوندە کوردیەکان بە خاڵی سەربازی پێشمەرگە تەنراون بەڵام بە دووری چەند کیلۆمەترێک لە گوندەکانەوە بە تایبەت لە نێو دۆڵی شیوەکان پڕن لە حەشارگەی داعش. بۆیە لەم ناوچەیە نەک هاوڵاتی سڤیل بەڵکو هێزە ئەمنیەکانیش پارێزراو نین بە تایبەت هەفتەی ڕابردوو هەر لێرە بۆمبێک بە فەرماندەی گشتی هێزی کۆماندۆی هەرێمدا تەقیەوە و ئێستا لە نەخۆشخانەیە. ئەوە شوێنی حرەسی یانەسەی چۆن درستانەکە ببینی. ئەو ناوچەیەی داعش کردوێتە پێگەی خۆی و لێوەی هێرش دەکاتە سەر گوندەکەی فەرحان و گوندەکانی تری ناوچەکە ناوچەیەکی قەدەغەکراوە و دەکەوێتە نێوان پێشمەرگە و سوپای عێراقەوە بەڵام هێشتا ئەم دوو هێزە لەسەر پڕکردنەوەی ئەو ناوچانە ڕێک نەکەوتون. ئەم داعشە لەوەتی هاتوتە ئەم سنوورە لەوەی زیاتر کوردی کوشتبێ و کوردی سەربڕی بێ و کوردی قەتڵ عام کردبێ نەمان بینی شتیتر بکە بەڕاستی دیارە ئەمیش بۆ خۆی ئەجندایەکی تایبەتە ئیتر تۆ ناتوانیت چیت مەسەن حکومێک بکەی بڵێ بەڵام واقعەکان دیارە. دۆخی سیاسی عێراق و هەرێم ڕێگرە لە بەردەم هەماهەنگی نێوان پێشمەرگە و سوپای عێراق بۆ هەماهەنگیکردن و پاکردنەوەی یەکجاری ناوچەکە لە داعش ئەمەش هێندەی تر فەرحان و گوندنشینەکانی تری ناومێت کردووە. دڵشادەنوارە دەنگی ئەمریکا قەزای خورماتوو. شاندەرێ ئەمریکیە تایبەت ji bo Bakur û Rojhilatê Sûriyê îro serdana Qamişloyê kir û du civînên cuda li gel berpirsên Partiyên Yekîtiya Niştimanî û Partiyên NKSê li dar xistin. Pemnêrê Mel Qamişlo raporteke amade kiriye. Şanderê Amerîkiyê taybet ji bo Bakur Rojhilatê Sûriyê serdana Qamişloyê kir. Îro dişemê 24 mehê danê sibehê şanderê Amerîkiyê taybet ji bo Bakur Rojhilatê Sûriyê Nicholas Rangers du civînên cuda li Qamişloyê darxist. Ya yekê li gel Encumana Niştimaniya Kurdî NKS civînek girtî li darxist û adin li gel Partiyên Yekîtiya Niştimaniya Kurdî PNK li avahiya Partiya Yekîtiya Demokratîk PYD li Qamişloyê li darxist. Endamê desteya hevserokatiya PYD Birêz Ardar Xelîl goserokê şanda PNK'ye di civînê de ji dengê Amerîka re got. Hemû pêşveçûnên dawî hatin nîqaşkirin û her wiha helwesta PNK ji pêşveçûnên Efrînê jî ji bo şanderê Amerîkî hatin destnîşankirin. Efrînê jî û Rojava bi tevahî û Bakur Rojhilatê Sûriyê û Derdor yani ser van mijara teva nirxandin çêbûn. Yani wek rewşekê nirxandinê bûne zêde. Şanderê Amerîkî û aliyên Kurdê Sûriyê pêşveçûnên dawî li Sûriyê kotûbêj kirin. Zana Umer dengê Amerîka. Qamişlo. Ji bo agahiyên bêhtir li dor serdana şanderê Amerîkî bo Qamişloyên ha peyamnêrê me Zana Umer bi me re ye. Dem baş zana kombûna Nicholas Granger ya bi kombûna wî bi her du aliyên dijber re gelo tim mijarên ku her du aliyan nêzîkî hev bike hatibûn gotûbêj kirin? بله دم باش صالح جخوا بيجو أفيا يك أشكره بك يعني شاندري أمريكي جخوا نخواست تداخليانيا بدجبو راقادري بيجا نجي شاندايا بينا كيجي خواست دوي مجاري ده أو بك لجور هن أقاهين تايبت أري راسته يعني جويناوي لقل انجمانا نشتيمانية كردي أنا كسا لآلية كي دهمان روجي ده لقل بيانا كي مجارن ديالوگ كان نافخويا كردي سوريا هاتيه قدو بيش كرن لي اب نحمو مجارن قوهات نقاش كرن بتايبتي لسر مجارة عفرينيجي و كنترول كرنا جبهة النصر جوا عفرينيجي هاتيه نقاش كرن وهم بيشفتشونن بقشتية لسوريا تشي دقومن هم نيتكمونا تركيا ورلقر ريجيما سوريا جي اواياجي هاتيه نقاش كرن بري صالح باشه زانا يعني برپرسن ريفبريا خوسر شدا خوازان درباري عفرين دا جا امريكان دكن امريكان جروج دا قوتيا وانا بيوندي با آلية عفريني آلية روجاواي چمي فراتي نينه ريفبريا خوسر شدا خوازان جا امريكان دا درباري دكن
جخوا هگر ام بیجن کرد چه داخواز دکن دو نرین جدا هنه او جی نرین انجمن اجتماعی کردی گو نرین اوی درباره کنترل کردن جبهت مساج و عفرین اشکره بو و داخویین درباره ویا جدان دبیجن گرک او یعنی او جوی گاوی نه رازینه لعلی کردن هلوست باری و بریا خسر و حسدی و پیانه که جدناف دوک پارتیین کردی دناف ری و بریا خسر دبیجن اف پیرانه که ترکیه و گو پیشگیریا گروپ که تروریست وقت جبهت نصرت که لگوری گوتنا پیانه که و حسدی جی داخوازا گو ج امریکایی دکن گو عفرین وگره روشا خونی نورمال یا بری 2018 گو دجیر ریوبرنا کنترل کرنا حزب سوریه دموکراتیک و حزب سرکه یکینی پاراستما گلیه پکی باشه زانا درباره ورگرتنا مالبات داعش زاروک و مالبات داعشین لکامپا هولیدا امریکی دکارن عجب بحثا و مجاری جیبون نبو امریکی چی آلیکاری دکارن بکن یعنی پشتی ام ببیجن فرانسا ولاتی که وقت فرانسا گلک هجماره که مزنه زاروک ورگرته بون جخوا وگراندنا مالبات چکدارین داعشی جی کامپا روش بتایبتی و هوله اف بریا و جوینن کم خبات یعنی کم جوینن پر هاتن داخستن جالی ری و بریا خواستن لگل ولاتن اوروپای بتایبتی فرانسا سوید دنمارک استرالیا و هن ولاتن دن جخوا بپشگیریا کوالسیون نتوی و امریکا بتایبتی اف هفدیتن چه ددن و اف داخواست تین کرن داکو ولاتن جهانی بتایبتی اوروپای هم ولاتین خواج کامپین با کروجلات سوریه وگرین ولاتی وان بله زانا عمر پیامنیر مش قامشلو گلک سپاس بو وان آگاهیان سروک ترکیه رجب طیب اردوغان د سردان خویا دیاربکر آمده ده دوه یک شمه گوتبو که اوی کسی لادرنه مبستاوی هفسروک بری هدف صلاح الدین دمیرتاشه پیوندیاوی به کردایتی رنینه و او هفسروک هدف مدحت سنجار نکردن صلاح الدین دمیرتاش جی د توییت که دا برسوا اردوغان دا و گوت اگر تو جارک دن چوی دیاربکر جوان بپرسه کی دزه جبو آگاهی بهتر دوید درباره دا نها پیامنیر ما ایوب دمیر جه انقره بمرایه دم باش ایوب آخافتن اردوغان و برسوا دمیرتاش براستی هنه کی بالکیشن یعنی او یک بحثا کردبونا یه دنده که یه دیج دبیجه اوید تو دزی یعنی او یک چاوه تین ورگراندن جالی خلکه و داخلك ببوري كيك سال وقت تجي اماجي كر راستي انا اف گوتبول ناوند تركيا دجي سرگلك تي قسكرن هم چاپمنيا تركيا دا هم جي ناو گلدا سر کومارن ترکیه رجب طایب اردوغان بری هفته که و بچیا آمدیز جبوکو فستیوالا چانده بو لیک پشتی کارستا بارتنی نچو لی دو جبو 140 پروژیان آمده بو اردوغان لوی داری یعنی گرسه که را قصه کرد قصه دانا خدا جی دیسا زیدتر لسر هلبجاتن راوست یا و پشتی وی جی باسا وان پروژه کرد لی لوی داری جی گوت کو آنا لهدپی تماشه بکن یکو سروکین هدپیه بحثا میتاد سانجار باورم دکر لوی داری دبیجه کو یعنی او بخوا کردنینه دالی دن داجی یکو یعنی بحثا دمیر تاج کرد او جی دبیجه کو پیوندیاوی به کردایتی رانینه و کردنینه یعنی لوی داری مقصد وان کو هدپ یعنی اردوغان هدپ برجواندی کردان ناپاریزه راستی اواج بو چاره سری یعنی پرسکریکا کور چاره سر کرنا وی به هنجه تک آنجی چکی درخینه در نخینه و داری دا زیدتر گفتگو لسر وی درد که پیش دبیجن کو یعنی پرسکریکن اوقاس جدی پیوست نینه کو بوان قسان آنجی بوان شکلان در که هوله جبو کو مثلا کرد مثلا که گلک گرینگه و ترکیه دبی سدما گلک قیران آجی پیوست او مثلا جدی وره گرتن بوان قسان نبه باشه ایوب اف تشتي نوها ام بيجن تندبونا دنابينا كسان دا بهتر ده هلمتو ام بيجن كامبينن هلبجارتنا دا بيجن تدبيشي اخافتنا اردوغان د سبيكرنا هلمتا هلبجارتنا يا سال 2023 وك گوتنا تيه جبو چه هما د قصدنا ويا احمد جاجي انويا دبينن گلك قصين خدا جي لو دري ديار دكه کو دنگ خو بدنمه
ام مثلا چارەسەر dikin em hene yani mesela HDP Kurdîne em dixwazin mesela Kurdan hel bikin gotinê wî da zêdetir hilbijartina pêşiya me derdikeve ji bo hilbijartinê jî kem demma yani heft mehşunda ve mecbur li Türkiye hilbijartin were çêkirin lê li vê derê dikarim bêjim ku him di nav opozisyon da û destelatiyê da him jî di nav nêrîna destelatiyê û HDP'yê da jî em dibînin ku zêdetir êdî hilbijartin derdikeve pêş yani rojên pêşiya me da hemû partî li gorî xwe stratejiyekê durust dikin ana ev qisiyadanê Erdoğan jî yê Amedê em dikarin wek gotina te bi vî şêwa jî şîrove bikin. Baş Eyüp bi Kurtî Demirtaş dema dibêje dema tu çû carekidin çû Diyarbekir Amedê ji xelkê bipirse kî dize mebesta wî bi vê yekê çi ye yani çawa Erdoğan dize? Kek sal li vê derê rastî destelatiya Tirkiye û serî da jî serokkomarên Tirkiye him ji aliyê opozisyona û him jî aliyên hinek kesan va jî wek awayekî gendaliyê derdikeve pêş. Ji bo wî jî vî alde gelek rexne hene yani him sermaya wî em tişê ku çêkirine mebesta Demirtaşî ew e ku yani tu di vî warî da gendalî pêşî heta eskîme wî dipirsî pêşî gendaliya xwe derxîne pêş. Belê Eyüp Demîr peyamnêrê me ji Enqerê spas ji bo van zaniyariye. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرانه ئەمڕۆ دووشەمە ساینگ وینگ سەرۆکی تایوان پێشوازی لە شاندێکی پەرلەمانی ئەڵمانیا کرد. ئەمە دووەم جارە لە ماوەی مانجێکدا سیاسەتمەدارانی ئەڵمانیا سەردانی ئەو دوورگەیە دەکەن. شاندێکی پەرلەمانتارانی ئەڵمانیا پێشتر لە مانجی دەی ئەم ساڵدا سەردانیان کرد و داوایان کرد پەیوەندیەکی قوڵتر لەگەڵ دوورگەکەدا دروست بکەن. لە میانی کۆبوونەوەکەدا پیتەر هایت پەرلەمانتاری ئەڵمانی پشتیوانی خۆی بۆ تایوان دەربڕی لە کاتێکدا گرژەکان لەگەڵ چیندا لە بەرزبوونەوەدایە وتیشی تایوان تەنها ڕوبەڕووی هەڕەشەی زارێکی نابێتەوە لە ڕاستیدا تایوان بەڕاستی ڕوبەڕووی هەڕەشەی سەربازی دەبێتەوە. کوریا باکوور و کوریا باشوور ڕۆژە دشەمێ گولەیین هشیاریە لەسەر سینۆرەیە خۆیان دەریا ڕۆژئاوا یا ناکۆک ئاوێتن هەڤ لێ گۆری لەشکرێن وان دەمەکێدا کۆ دژمناتیان لەسەر تاقیکردنا چەکان یەن vê dawiyê ya yên Koriya Bakur zêde dibin komandariya hevbeşa Koriya Başûr di daxuyaniyekê de got ku hêzên deryayî guleyên hişyariyê berdan da ku gemiyeke bazirganiya Koriya Bakur paş ve bixe ku dibêje sibeha dişemê sînorê wê yê deryayî derbas kiriye. Artêşa Koriya Bakur got yekîneyên wê yên berevaniya peravê bi 10 guleyan hişyariyê گولەیên hişyariyê yên topan bersivdan li nav ava xwe ya ku dibêje tevgereke dijminê deryayî lê hat dîtin tê pevçûn nehatin ragihandin lê sînorê deryayî li beravên rojava ya nîvgirava Koryayê çavkaniya dijminatiyên demdirêje di navbera her du Koryan da. ئەو منداڵە تازە لە دایکبوانەی کە لە نەخۆشخانەیەک لە کەناری باکووری ڕووباری دنەیپەری ئۆکرانیا لەدایک بوون ڕەنگە هەرگیز دایە گەورە و باپیریان نەبیننەوە نەگەڕێنەوە بۆ زێدی خۆیان لە باشوور کە رووسیا داگیری کردووە. دایکانی و مناڵانە هەڵهاتوون بۆ ناوچەکانی ژەر دەسەڵاتی ئۆکرانیا بۆ ئەوەی مناڵەکانیان بە ئۆکرانی لەدایک ببن. هەڵهاتنی ئۆکرانیەکان لە نێوان باشووری داگیرکراو بەرەو باکووری ژێر دەسەڵاتی حکوومەتی ئۆکرانیا بەردەوامە لە نێو ئەم ئۆتۆمبیلانە منداڵێکی تازە لە دایک بووشی تێدایە کە تازە چاوی بە دنیاک هەڵهێناوە کە شەڕی داگیرکاری رووسیا دروستی کردووە. بڕیارمدا بڕۆم لەبەرەوەی لە شارەکەدا هیچ گەرمکەرەوەیەک نەمابوو. منداڵە ساواکەم سەرمای بوو خواردن بۆ منداڵەکەم نەبوو هیچ شتێک نەبوو کە تێری بکەم زۆر ترسناک بوو دەمپرسی باشە دەبێت چی دیکە ڕوو بدات. ئەم منداڵە لە نەخۆشخانەیەکی کەناری باکووری ڕووباری دنیپەری ئۆکرانیا تازە لەدایک بووە ڕەنگە هەرگیز باپیرە و داپیرەی نەبینێتەوە چونکە ئەوان لە باشووری داگیرکراوی رووسیا ماونەتەوە. ئەم چیرۆک و سوێی دابڕانە لەم شەڕی داگیرکاری رووسیا دیمەنێکی سەدبارەیە لە کاتی شەردا
هەموو شتێک شیانی ڕوودانە. لەدایکبوونی کۆرپەکەشم شێتانە بوو لە نەخۆشخانەکە هەموو پزیشکە شارەزاکان ڕۆشت بوونەوە بەڵام باشبوو دەرمان و پێداویستی هەبوون پێویستمان باکڕێنی هیچ شتێک نەبوو. هەر شوێنێک رووسیا لە ئۆکرانە داگیری کردبێت وەک ئەو ژنانەی لەم راپۆرتەدا دواون هەوڵ دەدات شوناسی خەڵکەکەی بگۆڕێت کە هەندێک لە ناشاییدا دەیکەن چونکە دەبێ بەبێ موچە و پارە گوزەران بکەن. دایکەکە دەڵێت پارەیەکی زۆریشان داوەتێ کە ئەم منداڵە ڕەگەزنامەی رووسی بۆ دەربێنێ بەڵام ئەو سوور بووە کچەکەی بە ئۆکرانی بمێنێتەوە. ئیتر چەندە ناڕەحەت بێ تێپەڕبووم لەم بازگانە زۆرن ئەوانەی هاوتای ئەم خێزانە دەخوازن هەر ئۆکرانی بن. خەڵکەکان زۆر بە زەحمەت بازگەکان دەبڕن کە ئۆتۆمۆبیلێکی زۆری لێیە بەڵام جوڵەیەکی کەم ڕێگە نادەن خەڵک تێپەڕێت بەڵام خەڵک هەر دەوەستن. لە هەر شوێک رووسەکان بەشێک لە خاشی ئۆکرانیان داگیر کرد بێت وەک لەم لێدوانانە داهاتووە هێڵی پەیوەندیکردنیش دەگۆڕن بە رووسی. ئەم خانمە دڵخۆشە بەوەی پەیوەندی بە دایکیەوە کردو و پێی ڕاگەیاندووە بووی بەداپیرە بەڵام نیگەرانە ئەو واساپەی پەیوەندی پێوە کردووە کۆدێکی رووسی بووە نەک ئۆکرانی. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. لەشکرین یوکراینای ڕوویەکی وێرەک نیشان دەدەن دەما کۆشەر د ناوەرە رووسیا و یوکراینادا دژوار دەبە. لەشکری یوکراینای لە ئەنیەن پێش ریەن جهێڕەنگ دەبینن کۆ چەکێن خوا ڤەشێرن و خواژە عێریشên رووسیای بپارێزن. vê raportê bêhtir zaniyarî hene. هێزên ئۆکراینی لە ئەنیەن شەڕ yên herêma Donetsk xwe li piştdaran vedişêrin da ku hindekî ji hêrişên Rûsyayê parastî bin. Çek û teqemeniyên xwe li bin daran vedişêrin. Hêzên Ukrayna dibêjin dronên Rûsî berdewam ji esmanî ve çavdêriyê dikin. Fermandarekî lîwaya Notosê ya Ukraynî ku nêzik bajarê Baxmûd şer dikit gote kanala televizyona Brîtanya Sky News ku hêrişên Rûsya rojê 24 demjimêran berdewamin. Pidir ji mehekî leşkerê Rûsî nikariye berev bajêr pêş vebên. Dijminê me gelek çek û topavêj hene. Me gelek çek nînin. Gelek caran me pirsgirêkên tank û topavêjan hene. Li pişt dexlekê hêzên yêkeya kompaniya Orel topeke veşartî dîtin. Li gorî Sky News wan dronên taybetiyên xwe hene. Piştî wergirtina zanyariyên cihekê Rûsî hawinek bar kirin û avêtin wan. Piştî çend xulekan Rûsyan bi awayekî tund bersiva wan da. Dîsan kompaniyê çekên xwe veşartin û çûne erdekî ewle. Piştî ku şer rawestayî leşkerî seredana bajarokê Solîdar yê nêzik kir. Ew wek Stalingradê ye ji ber ku nêzîkî 90 cesedî avahî hatine wêrankirin. Leşker bi biyan di nav avahiyên wêrankirî de diçûn li bajarokê ku Sky News bi meydana pevçûnên herê bihêz di dema şerî de binav kir. Xortên me gel wan şer dikin. Tarmên wan bi rêz ketibûn û pêncî heya sed di rojekê da. Wan tarmên xwe jî nebirine. Leşkerên me çûn û sihaya tarman kirin û çekên wan birin. Ez dikarim çekekî bidim te ger te bivê. Em dikarin ji alavên wan bibînin. Ev e xelateke ji aliyê wan ve. Wan metalên profesyonal hene. Komandarekî din yê Ukraynî ji Sky News re got ku şervanên kompaniya Wagner ya taybet di gel Rûsan li herêmê şer dikir, lê bihayekî giran dan. Ajansa Associated Press ku ev nûçeya ragihand nikarî bi awayekî serbixwe îddiaya wî piştrast bike. Hêlin Sindî, Dengê Amerîka. لە قۆناغا سەرەتایەکانی لەشکرکێشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا شەڕڤانە خۆبەخشەکان ڕۆڵێکی گرنگیان هەبوو لە ڕاگرتنی پێشڕەویەکانی رووسیا لە باکووری ئەو وڵاتە. ئەمڕۆ بەشێکیان لە کەتیبەی خۆبەخشدا ڕێکخراون و ئەرکی شەڕڤانە ناوخۆیەکان جێبەجێ دەکەن. فەرمونون لەگەڵ ئەم چیرۆکەدا. ئەم پیاوە بۆ پتر لە 20 ساڵە خزمەتی لە هێزە تایبەتەکانی ئۆکرانیدا کردووە. جا ئەم پیاوە دەموچاوی هەڵپێچاوە بۆ ئەوەی نەناسێتەوە. لە ساڵی 2010دا بەهۆی خراپی دۆخی تەندروستیەوە خانە نشین بوو. بەڵام کاتێک رووسیا لە ساڵی 2014 دوورگەی کریمیای لکاند بە رووسیاوە دەبوو بێتە مەیدانەوە و پارێزگاری لە شوناسی خۆی بکات. زۆرێک لە خەڵکان هەمان بڕیاریان لە ساڵی 2014دا و بوونە خۆبەخشان و کاریان لە نزیک هەریمەکانی دۆنتیسک و ئادیفکا و کراسنۆهۆریفکا و سلۆڤیانسک و هەتا دوایی دەکرد.
گروپەکانی خۆبەخشان هاوشێوەی ئەم گروپە لە سومی تەنها ملیتانێکی خۆجێیی نین، بەڵکو ئەوان کرێکارانی چەکداران و بەکاری گروپی نێوخۆ بۆ چاودێریکردنی تاوان کار دەکەن. خۆبەخشێکی دیکە بە ناوی ئۆلێگا بە پرۆفیسۆر بانگ دەکرێت بەر لە جەنگەکە وانی لە یەکێک لە زانکۆکانی ئۆکرانیا دەگوتەوە. من وانم بە خوێندکارانی بەکلۆرۆس و ماستر دەگوتەوە، هەروەها بەوانش لە داهاتوودا دەبوونە کاندیدەکانی دکتۆرا. کاتێک بە خوێندکارانم گوت کە دەفتەری تێبینەکانم بە ڕەشاشە گۆڕیەوە، گوتیان تۆ کارێکی دروست دەکەیت، من بەرگری لە خێزانەکەشم دەکەم. ئەدریانی کاردار لە شاری لەڤیڤەوە هات کاتێک جەنگ دەستی پێکرد. ئەدریان یارمەتی ژنان و منداڵان دەدات و لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیاوە بۆ سنووری پۆڵۆندا دەیانگوێزێتەوە. من یارمەتی مرۆییم لە سۆمیەوە بۆ ویستگەیەکی ئاگرکوژانەوەی خۆجێی هێنا و لەوێ ماومەتەوە، بەڵام ڕازیکردنی هاوسەرەکەم بۆ ئەنجامدانی ئەم کارە سەخت بوو. ئەدریان لە ساڵی 2014دا هەوڵیدا پەیوەندی بە هێزە چەکدارەکانی ئۆکرانیاوە بکات، بەڵام بەوەی خراپی دۆخی تەندروستیەوە هەوڵەکەی ڕەت کرایەوە. هەر بۆیە ئەم جارە پەیوەندی بە بەتالیۆنی خۆبەخشانەوە کرد. ساڵ و نیوێک لەمەوبەر نەشتەرگەری دڵم بۆ ئەنجامدرا. ئەم خۆبەخشەی بە ناوی پێنجەمین دەناسێت کەمێک ئەزمموی لەشکری هەیە. جەنگ هەر جەنگە لە هەر شوێنێک بێت، جام مەرجی تێدایە و پەژارە و هەروەها کاولکاری. بە پێچەوانەی یەکینەکانی بەرگری هەرێمی حکومت موچە بە شەڕەوانانی خۆبەخش نادات، بەڵکو کۆمەڵگەکانی شارستانی وەک کۆمەکی کۆمەڵایەتی مانگی $150 پێدەدەن، ئەوەی 5 جار کەمترە لەو پارەی حکومت دەیدات بە ئەندامانی یەکینەکانی بەرگری هەرێمی، کەچی وێڕای ئەو پارەکەمەی مانگانە پێیان دەدرێت. هێشتا ژمارەیەکی زۆر لە خۆبەخشان لە سومی دەخوازن خزمەت بکەن. بۆ ئۆلینا ئادەمینکۆ لە سومی سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. جەمسەری مەدیایê Jimmy Lai roja sêşemê vedigere dadgehê di demekê de ku damezrînerê Apple Daily şerê 3 dozên ciyawaz dike, di nav de jî dozên li gorî yasaya ewlehiya netewîya Hong Kongê. Pemnêra dengê Amerîka Laurel Bowman raportek amade kiriye. جیمی لای ئەو پیاوەیە کە دەسەڵاتدارانی هۆنگ کۆنگ تۆمەتی سەختەکاریان ئاراستە کردووە و بە تاوانی سەرپێچی فەرمانی مەدەنی زیندانی کراوە. بەڕێزلای خاوەنکارێکی میدیایی بەناوبانگ و لایەنگری دیموکراسی و نووسەر بوو، هەروەها دیار بوو لە بەرهەڵستی و قسەکردنی ڕاستیەکان بە ڕووی دەسەڵات لە هۆنگ کۆنگ قسەی لەسەر پرسەکانی دژەگەندەڵی و پرسەکانی لایەنگری دیموکراسی دەکرد، ئەو بەوە ناسراو بوو. کالیگەر و کەسانی دیکە دەڵێن هەر بۆیە دەسەڵاتدارانی هۆنگ کۆنگ لایەن کردە ئامانج دوای پەسەندکردنی یاسای ئاسایشی نیشتیمانی لە وڵاتە لە ساڵی 2020دا. لای چاوەڕوانی دادگاییکردنە بە تۆمەتێک کە بە پێی ئەو یاسایە گوایە هاوکاری لەگەڵ هێزە بیانیەکاندا کردووە. لای پێشتر بەهۆی بەشداریکردنی لە خۆپیشاندانێکدا لە زیندانە. بەڕێنگاری دۆسیەی ساختەکاری دەبێتەوە و چاوەڕوان دەکرێت لە ڕۆژی سێشەممەدا بڕیارێک لەو بارەیەوە بدرێت. هەندێک لە شرۆڤەکاران و لایەنگرانی چاوەڕی ئەوە ناکەن کە بە شێوەیەکی دادپەروەرانە مامەڵەی لەگەڵ بکرێت. هەرچەند دەتوانرێت جیمی لای زیاتر تاوانبار بکرێت، ئەوەش یارمەتی دەسەڵاتدارانی چین دەدات بەگەلەکەی و جیهان بڵێن کە جیمی لای تەنها تاوانبارە، کە ئەو بەرگریکاری مافی مرۆڤ نییە لە هۆنگ کۆنگ، کە ئەوەش ڕاست نییە، چونکە جیمی لای ساڵانێکی زۆرە بە جۆش و خڕۆشەوە پشتگیری لا بزوتنەوەی لایەنگری دیموکراسی هۆنگ کۆنگ و سەروەری یاسا دەکات. ژمارەیەک لە شرۆڤەکانان دەڵێن تۆمەتی تاوانباری چاوەڕوان نەکراو بۆ لاوازکردنی لایە، لە کاتێکدا بەرەو دادگاییکردنی یاسای ئاسایشی نیشتیمانی دەڕوات و کە لە یەکی مانی 12دا دەست پێ دەکات، کە سزادان لەوێ بە مانای سزای هەتاهەتایی دەبێت بۆ ئەو پیاوەی تەمەن 74 ساڵە. هەروەها ئەمە ڕێگەیەکە بۆ هەوڵدان بۆ ناوزڕاندنی ڕۆژنامەنووسان لە بەردەم خەڵکدا. هۆنگ کۆنگ لە ڕاستیدا لە دوای دەرچوونی یاسای ئاسایشی نیشتیمانی لە ڕیزبەندی جیهانی ئازادی ڕۆژنامەگەریدا گەڕاوەتە دواوە. لیژنەی پاراستنی ڕۆژنامەنووسان دەڵێت لە کاتێکدا چین بەگشتی خراپترین زیندانی ڕۆژنامەنووسانە، زیندانەکانی هۆنگ کۆنگیش پڕ دەبنەوە، بەلایەن کەمەوە ئێستا 8یان لە زینداندان. شارەزایانی یاسایی و میدیایی دەڵێن دەسەڵاتدارانی هۆنگ کۆنگ بە ناوی یاساوە هەموو جۆرە بەرنووسی بڕیارێک بۆ بە دواتچوونی ڕۆژنامەنووساندا بەکاردەهێنن. ئەوەی ڕوودەدات ئەوەیە کە ئەو دەسەڵاتدارانە لە بری ئەوەی تەنها یاساکانی ناوزڕاندن و یان یاساکانی دژە تیرۆر بەکاربەهێنن کە ساڵانێکی زۆرە بەکاریان هێناوە بۆ دادگاییکردن و دەمکوتکردنی ڕۆژنامەنووسان،
ئیستا کۆمەڵێک یاسای دیکەش بەکاردەهێنن وەک یاساکانی ساختەکاری وەک چۆن دژبەلای بەکاردەهێنرێن. دەنی ئەمریکا پەیوەندی بە حکوومەتی هۆنگکۆنگەوە کرد سەبارەت بە دۆسیەکەی لای بەڵام تا کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە وەڵامیان نەدایەوە. بەرپرسانی باڵا ڕایانگەیاندووە ئازادی ڕۆژنامەگەری قەڵغانێک نییە بۆ چالاکیە نایاسایەکان. شایان پاشا بۆ راپۆرتی لۆرەر بۆمن دەنی ئەمریکا واشنگتن. لە مووسڵی کۆن بەهۆی خراپی بارودۆخی ئابووری خەڵکەوە پزیشکێک لە بنکە تەندروستیەکەی خۆی بەبێ بەرامبەر کار دەکات و ژمارەیەکی بەرچاو لە خەڵکی هەژار و کەم دەرامەت سەردانی دەکەن. نوژدار محەممەد عامر تایبەتمەندێ نەخۆشیên زارۆیان ڕۆژانە چەندەمژمێران کارکەتن بێ بەرامبەر لە ئێکژێ کلینیکên مۆسڵاکەون چارەسەریە دەهان زارۆیان تکەتن وەکو کارێکێ خێرخوازی. باوەریە ڤی نۆژداری ئەوە و زۆربەی خەلکێ مۆسڵێ شیانên wê çendên nînin سەردانا کلینیکên ئەهلی بکەن و ji bo çareseriya zarokên xwe. وەک نۆژدارێکی تایبەتمەندێ زارۆکان من باوەرنامەیە دکتۆرا هەیە دێوارێ نەخۆشیên زارۆکاندا. بەشێکی دەماخوا بۆ چارەسەرکردنا زارۆکان تەرخان dikim ji ber ku ev dever piraniya wan hejarin. ئیرۆ من gelekî zarok çareser kirin nexweşiyên cuda cuda hebûn wekû nexweşiyên xwînê û nexweşiyên hinava. کلینیکا نۆژدارên bêberamber ku rojane dehan xelkê kêm deramet û hejar qesta vê klînîkê dikin li mosîlakevin. Helbet ew kesên kar dikin mîna nôjdar û birînpêç û karmend bêberamber e. Rojane çendîn demjimêran ji demê xwe terxan dikin bo vî karê xêrxwazî. کەس موچەیەکی وەرناگرێ بگشتی ئەڤ کارێکی بێ بەرامبەرە چ نوژدار بێ یان چ برین پێچ بێ یان کارمەند بن وەکە من تو کەسە پراوەڕ ناگرێ ئەسەرۆکێ vê گروپê min li Mûsila kevin û hejde xwebexşe li cem min kar dikin her heftî ji marek ji vê grupê tên û guhdanê pê dikin. ئەگەر ئەم قەستا کلینیکت ئەهلی بکەین 5-6 دینار دێ خەرجکەین. ڕاستی ئەم دڵخۆشین بۆ vekirina vê klînîkê بۆ xelkê hejar ئەم dixwazin berfireh bikin. كثير ناس تعاني من امراض صار لهم فترات طويله مثل ما gelek xelk hene ji ber nexweşiyan dinalin û bo demeke dirêj çareseriya xwe nekirine ji ber şiyanên madî nînin qesta klînîkên ehlî bikin. Loma demê ez çareser dikim gelek dilxweş dibim. Piştî şerê Daeş li Mosîla kevin boşatiyeka mezin peyda bûye li ser nebûna avahiyên nexweşxanên hikûmî. Lewma vî cihî valatiyeka berçav pir giriye û saxlemiya gelek zaroyan parastiye. Kawa Emerdengê Emerîka, Mosul. Navdarên Bollywoodê roja yekşemê ji bo pîrozkirina Festîvala Hindûsî Diwalî ya ronahiyê li cihê rûniştina berhemhêner Krishan Kumar li Mumbai ya paytexta Hindistanê li hev civiyan. Mêvandarên Bollywood di nav de jî Sara Ali Khan, Ananya Pandey û Siddharth Malhotra li mala Komar gihîştin bahev. Diwalî yek ji cejnên herî girîng û zêde perelêtên xerçkirin di salnemeya Hindûsî de ye. Simbola serkeftina rastdariyê li ser xirabiyê û rakirina tarîtiya giraniyê ye. لە پشووی ئەم هەفتەیەدا لێکێک لە ڕێگا سەرچەکانی مەکسیکۆ سیتی خەڵک کۆبوونەتەوە بۆ بینینی هەزاران ئێسکەپەیکەر لە نمایشی ڕێپێوانێکدا لە کاترینا. لا کاترینا لەلایەن نوێنەکێشی مەکسیکی خۆسێ گوادالۆپ پۆسادا دروستکراوە کە لە ساڵی 1930دا کۆچی دوایی کردووە، بەڵام کاریگەری لەسەر زۆرێک لە هونەرمەندان و کارتۆنیستەکانی ئەمریکای لاتین هەبووە. بەو هۆیەوە بەهۆی چیەوە؟ بەهۆی هێزی تەنزەکانی و ڕەخنە سیاسیەکانیەوە لە کارەکانیدا. ئەمە ئاهەنگە بۆ مردووەکان کە نەریتێکی کۆنی ئیسپانیا لاتینەکانە و خێزانەکان مردووەکانیان لەبیر دەکەن و
ئاهەنگ بۆ بەردەوامی ژیان دەژێڕن. مەکسیکەکان دیاری بۆ مردوەکانیان دادەنێن کە بریتە لە وێنە، خواردن، مۆم، گوڵ، کەلوپەلی کەسەکە کە لەسەری دروستکرا و لە شەکر و شیرینی و سێری ئەو دیمەنانەکەن. ساڵح هەڵبەت ئەوە نەریتێکی بەڕاستی زۆر جیاوازە لە ئەمریکای لاتین. ئەم نەریتە لە زۆر وڵاتە کە کەسیشان لێمرێ لە هەموو دنیاە خەڵک بێتاقەتە بێ بە زۆر ناخۆشە ینی لە دەزانی کەسێک بەڵام لای ئەوان وانە. بینەر هێژا کورد کە نشێن بەداوی هات هەر شاد بن. هەر شاد و بەختەوەرن.